بینەرانی ڤارم کاتەتان باش من ئێستا لە ناحیەی پردێم سەر بە خەزای دووبسی سەر بە شاری کەرکووک لێرە لە ڕۆژی دەنگدان بەهۆی ئەوەی کە گەنجێک ئاڵای پیرۆزی کوردستانی پێبووە لەلایەن سوپای عێراقەوە پەلامار دراوە و بریندار کراوە ئەمەوێ بزانم ئەو ڕووداوە چۆن بووە و دۆخی تەندروستی ئەو گەنجە کووردە چی بووە و بۆچی ئەو کێشەیە لێرە ڕوویداوە دەچمە لای خۆی کاک برایم سڵاوت لێبێ ئەگەر بۆم باسکەی ئەو کێشەی کە لە نێوان تۆ و سوپای عێراق ڕوویدا لێرە لەگەڵ سەربازەکان چۆن بوو بۆم بگەڕێتەوە وەکەی بوو ئەو کێشەیە سەرەتا بەخێوێ سەرچاوم وڵایەتی لە ڕۆژی دەنگدان بوو کە ڕۆژی هەڵبژاردن بوو دەنجی خۆمان بدەین چون دەنجی خۆمدا و گەڕامەوە بە ئاڵای پیرۆزی کوردستان بۆ متر لەلایەن سوپای عێراقەوە ڕێگریەکمان لێ کرا کە ئاڵاکەمان لێ بسن ئێمەش ڕێگری ینی نەمێژە ئاڵایە کە تەسلیمی دەشتی سوپای عێراق بێت لێمان بسێنە شکایەتی ما پێ بکەن بۆی ئاڵاکەم داکرد و کردمە شیفانی خۆمەوە ئەویش ینی پێی ناخۆش بوو کە پەلاماریدان بە قۆنداغەت فەنگ لێیدان بەڕاستیەکەی لەکوێ ئەمە ئەلێرانە بووم کە لەو سەر کە دەگەڕامەوە لێرانە پەلەماریاندای تاقییان کرد بەوان سەرماندا ینی بەڕاستی ئەو ڕۆژی کە غەدرێ زۆریان لە خەڵکی کورد کرد لە قەومی کورد کرد بەڕاستی شێشی زۆر ناشرین باشە ئەی بۆچی تو چی ڕوویدا لە نێوان تۆ ئەو سەربازانی سوپای عێراق وڵی هیچ شتێک نەبوو لە نێوانماندا بەس لەسەر ئەو بوو کە ئاڵای پیرۆزی کوردستانم پێ بوو پەلاماریدام دەستی شکاندم ینی بە قۆنداغەت فەنگ لێمیدا هەلە سەرەوەندە بگەیتەوە چۆن بوو ڕووداوەکە بەڵێ وڵی من لە کاتی دەنگدار بوو کە گەڕایمەوە بەڵێ کە ینی سەربازەکە چۆن ڕۆبەڕۆی تۆ بوو ئەو ڕووداوە چۆن ڕوویدا کە چاوی بە ئاڵای کوردستان کەوت بەڕاستی چاوی هاتە ینی زۆر پێی ناخۆش بوو ئیتر ئێمەش کە کوردین و کە خۆمان بە کوردستانی دەزانین کە ئێمەش پێویستە دیفاع لەو ئاڵایە بکەین ئاڵای نەتەوەی کوردی شەهیدانە بەڵێ چۆن لێتیدا بە قۆنداغەت فەنگ لێمیدا پەلاماری دام لێمیدا ئیتر کە لێمیدا لە دەستمیدا دەست مشکاوە ویستی لە دەموچاومدا منش دەستم برند کرد بۆی کە لە دەموچاوم لەدا دەستمدا بەری دەست مشکا باشە ئەی لە ئێستادا تۆ هیچ سکاڵاو شتێکت تۆمار کردووە بەڵێ سکاڵام لێ تۆمار کردووە و داوا دەکەم یعنی ئەو حەقا بە فیڕۆ نەچاتن ئەو داوا ئەوەی کە تاوانبارە بگیرێتن ئەو حەقەمان بە فیڕۆ نەچێتن باشە ئەی دۆخی تەندروستی چۆنە پێم وابێ نەشتەرگەریت کردووە نەشتەرگەریم کردووە بەڵێ ئێستا باشترم لەخوا بە زیاد بێ دەستم پلاتینیان بۆم داناوە ئینشەڵا بەرەو باشی دەچێت ئینشەڵا لەکوێ نەشتەرگەریت کرد چۆن لە کەرکووک کردومە لە مستەشفای ئازادی کەرکووک نەشتەرگەریەکەم کردووە بەڕاستی زۆر سپاسی و کەشانش دەکەم کە هاوکارم بوونە و کە ینی لە خەمی من دابوونە و پەیوەندیان پێوە کردووە وڵایی نەشتەرگەریان بۆم کردووە تر پلاتینە بۆم داناوە تر دەبێ پلاتینەکە دەر بکرێت و عملیاتی کەش بکەمی تەجمیلە بەڵێ بینێران ئەوەی کە گوێبیستی بوون ئەوە بوو کە بە تایبەت لە ڕۆژی دەنگدان لێرە بەهۆی ئەوەی کە ماوە ینی گرژی ڕوویەدا لە کاتی بانگەشەوە لە ڕۆژی دەنگدانیش لە نێوان پێکاتەکانی کەرکووک بە تایبەت لێرە لە سنووری ناحیی پردێ لە کاتی بانگەشە چەند جارێک کێشە و گرفت و گرژی لە نێوان پێکاتەی کورد و پێکاتەی تورکمان لێرە ڕوویدا و هەر بۆیە لە ڕۆژی دەنگدان ئەو سوپا زۆرەی بەهۆی گرژیەکانەوە لێرە بڵاوی پێکرا بوو ڕوبەڕووی ئەم گەنجە بوونێتەوە بەهۆی ئەوەی کە ئاڵای کوردستانی پێبووە و لە ئێستادا وەکو گوێبیستی بووین دەستی بریندار کراوە و شکێنراوە و نەشتەرگەری بۆ کراوە و سکاڵاشی لە پۆلیسی پردێ تۆمار کردووە.